خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەش دەکەین. لە ئێستادا هەرێمی کوردستان لەناو بانگەشەی هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عراقدایە. سەرنجی جۆرا و جۆر هەیە لەبارەی پارت و هێز و لایەنە سیاسیەکان، دەربارەی بانگەشە، دەربارەی بەرنامەی کار، دەربارەی بەڵێن و هەوڵەکان بۆ خزمەتکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستان. یەکێتی نیشتیمانی کوردستان وەک هێزێکی کاریگەر لە داهاتوودا هەنگاو بەرەو کوێ دەنێت و بۆچی بانگەشەکەی وەکو هەندێک سەرنجیان لەسرە بانگەشەیەکی گەرم و گوڕ نییە، بانگەشەیەکێتی بانگەشەیەکی ساردا یان پلان و بەرنامەی یەکێتی چیە؟ ئایا دەستێتە جەدەلی هێز و لایەنە سیاسی کوردەکانەوە یاخود پلانێکی دیکەی هەیە؟ بۆ سپاسەوە پانۆڕاما شەو میوانداری بەڕێز سەیدا لەتیف نێروەیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانی کردو. سەیدا بۆی من هەبوو ئەو سەر و ئەو سەر لێ بگرم، تۆ ئەمڕۆ مای مەکتەبی ئەعلامەوانە قسە ناکە، وەک سەرکردایەتی یەکێتی ئەوێ گفتوگۆ بکەین بۆی فرە چەشم بێ پرسیارەکان وانە توان لە چوارچەوەی مەکتەبی ئەعلامەوە باسی ئەعلام دەکەن. باشە سەیدا جان دووبارە بەخێر. زۆر سپاس کاک زەرەنگە. سپاس دەکەم، مەمنون. هەر باڕێک لەو پێشەکی خۆمەوە باسم کرد، بۆچی بانگەشەی یەکێتی سەرنجی لەسەرەکە ساردە بە بەراورد لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پەرلەمانی کوردستان؟ جیاوازەکە لەوەدا ینی دوو هەڵبژاردننی جیاوازن و دوو بەرنامەی جیاوازن، دوو ژینگەی جیاوازن، دوو پامی جیاوازن. ئەمە تەنها نەک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان، بۆ هەموو هێز و لایەنە سیاسیەکانی دیکەی کوردستان. ئەمە لەلایەکەوە لەلایەکی دیکەوە ئەوەی کوردستان ململانەیەکی تون بوو لەسەر یعنی بۆ قۆناغی دوای هەڵبژاردن هەر هێزێک چەند کورسی بەدەست بێنێن بۆ چوون بتوانن گۆڕانکارێک لە هەرێمی کوردستاندا بکەن. ئێمە دروشمی خۆمانمان هەبوو و پەیامی خۆمانمان هەبوو ئەوەی ئەو کاتە پەیوەست بە هەلومەرجی کوردستان ئێمە پەیامەکانمان ئاراستەی جەماوەر کرد و توانیمان سەرکەوتنێکی زۆر باش بەدەست بێنین. نزیکەی لە 1995 دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان زیادی کرد. ئەمە بەشێکی زۆری بۆ دەوری یەکێتی جیهانبینی و سیاسەتی یەکێتی بە تایبەتی دەوری سەرۆک باوەڵ تاڵەبانی. ئەم جارە ینی جیاوازیەک لە نێوان بانگەشەی ئێمە و هێز و لایەنە سیاسیەکانی تردایە. ئەم جارە بۆ بەغدایە، ینی ڕوو دەکەینە بەغدا. کام هێز سەنگی زیاتر دەبێ لە بەغدا، بەڵام کام هێز پێشتر ڕۆلی هەبووە لە بەغدا، دەوری هەبووە لە بەغدا، سەنگی هەبووە لە بەغدا و استراتیژەتێکی نەگۆڕی هەبووە لە بەغدا بۆ چوونەتی چارەسەرکردنی کێشەکان چ لە ناوچە دابڕێنراوەکان چەوەی پەیوەستە بە نێوان هەرێم و بەغدا. ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ینی پێویست بەوە ناکات. باشە من ئەوستمەوە بڵێم وەکو یەکێتی کەرەستەیەکتان پێ تاکو بە خەڵک بڵێن ئێمە لە بەغدا خۆ حزبی یەکەم زارین بۆ هەڵبژاردن چی تا مەسەلا یەکێتی چی پێ بۆ ئەوی بە خەڵکی ئاخۆی جیاوازەکە لێرەدایان هوکارەکەوە کە ئێمە بە نەرمی قسە دەکەین. ئێمە باسیەوە دەکەین لە بەغدا چیمان کردووە، بەڵام لانەکانی دیکە شتیان پێنیە باسیەوە بکەم بڵێ لەم ماوە لەمەوەی ئەم 4 ساڵە لە ناوچە دابڕێنراوەکان لە کەرکووک و ناوچە دابڕێنراوەکان بەگشتی بڵێن ئەمەمان کردووە، ئەم بەڵێنەماندا بووە جێبەجێمان کردووە و لە بەغداش ئەمەمان کردووە ئەوەی پەیوەستە بە بابەتی موچەوە بە ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغدا بە هەوڵەکان بوو گەڕاندنەوەی متمانە، چونکە بێ متمانەیەک دروست ببوو نەهێشتنی ئەو ئاڵوزی و پەیامە زبرانی کە لە نێوان هەرێم و بەغدا هەبووە. ئێمە پڕچەکین لەو بارەدا. لانەکانی دیکە کە ئەمەیان پێنیە دێن چی دەکەن؟ دێن باسی دەگەڕنا بوو بانگەشەی پەرلەمانی کوردستان. یعنی ئەگەر جگە لە یەکێتی سەیری هەم ئۆپۆزیسیۆن هەم پارتی بکەیت وا دەزانی ئەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە. ئەوەی ئێمە لەبەرەوەی کەرەستەیان پێنیە کەرەستیان پێنیە بوو نمونە ئەگەر ئێمە بین لەمەوەی ئەم 4 ساڵە ئێمە چۆن باسی کەرکووکمان کردووە و لایەنەکانی تر بە هەمان شێوە تا ڕادەیەکی زۆر پەیامەکانمان لەیەکەوە نزیک بوون. بەڵام ئێستا من ئەگەر دەرفەت هەبێ من باسی کەرکووک دەکەم، ئەو کە هەڵبژاردننی پێشوو چیمان وتووە بوو کەرکووک و چیمان کردووە ئەو جابەوەی 2 ساڵە جێبە چی جێبە وەلایەنەکانی تر چیان کرد. بوو نمونە ئێمە دێین باسی کەرکووک دەکەین. بەرنامەی یەکێتی لە بواری سێکتەری ئیداری ئێمە
یەکەم خاڵەوە باڵێن وەکو یەک گەورەترین فراکسیۆن لە پارێزگای کەرکووک ڕۆڵی سەرەکیمان دەبێت لە پێکێنانی چی ئیدارەیەکی نوێ بۆ کەرکووک ئەوەمان جێبەجێ کرد. ئەوەی دوام ئەرکی سەرەکیمان ئاسایکردنەوەی دۆخی ناسەقامگیری کەرکووک لە ڕووی ئیداری سیاسی ئەمنی خزمەتگوزاری و هەتا دوای ئەمامان 100% جێبەجێمان کرد. هەڵوەشاندنەوەی هەموو ئەو بڕیارانە کە بە پێشەوانەی بنامە دەستوری یاسەیانەی پارێزگاری بەواکالەت بەسەر خەڵکی ڕەسەنی پارێزگەکەدا سەپاندوەتی و کوتاهێنان بە سیاسەتی جیاکاری لە ئیدارەی بەرنامەی کاتی ئەمەی ئێمە بووی پێش ئەنجومەنی بەڵێ ئەمەمان جێبەجێ کرد دانانی پارێزگارێکی کورد کە نوێنەرەتی هەموو پێکاتەکانی شاری کەرکووک بکات بەبێ جیاواسی ئەمەمان جێبەجێ کرد 100%. کوتای هێنان بەدەسەڵاتی خۆسەپێن و تاکڕەوانەی پارێزگاری بە وەکالەتی کەرکووک کە هەڵگری بیری تونتڕەوی و تایفی بووە ئەوەشمان جێبەجێ کرد. پیادەکردنی سیاسەتێکی واقعبینانە و پتەوکردنی گیانی یەکریزی و گیانی یەکتر قبولکردن و پێکەوەژانی هەموو پێکاتە ڕەسەنەکانی کەرکووک ئاسایکردنەوەی پەیوەندەکان نێوان پێکاتە ڕەسەکانی شارەکە و گەڕاندنەوەی متمانە و هێنانەکەی شەراکەتێکی ڕاستەقینە لە بەڕێبردننی شارەکەدا دابشکردنی پۆستە ئیدارەکان لە نێوان پێکاتە ڕەسەنەکانی شارەکە بە شێوەیە زیێکی دادپەروەرانە و لەسەر بنەمای بەدەستێنانی ژمارەی کورسی ئەنجومەنی پارێزگار سیر کە هەرچی ئەمە هەموو ئەمە بەڵێنی ئێمە بوون و ئەمە بەرنامە بانگەشە بڵاوکراوەوە کاڵێن لە بەڵێن باوەڕ بە بەڵێنی بانگەشە بوو بەڵێ ئەمە ئەو بەرنامەیە بووە ڕەخساندنی کەشێکی گونجاو بۆ ئەوەی ئاوارەکان بگەڕنەوە سەرجێدی خوان ئەمە طبعاً ئەمە ناتوان بڵێ هەمووی لە مای ساڵێکا بێ ئەمە لەم هەڵبژاردنەدا هەواڵ ئاسومامەند لە هەولێر لەگەڵ ئاوارەکان لە مەراسیمی ناسانی کاندەکان بەڵێنیدا لە ئایندەیەکی نزیکدا بە پلانێکی شایستە سەرجەم ئاوارەکان ڕێو شوێنیان بوو دابینێکی بۆی بگەڕنەوە ئەوش کاری لەسەر باڵێ کار لەسەر دەکرێت هاندانی و بەرهێنەران کە پرۆژەی استراتیژی وەکو شوێنی نیشتەجێبوون و دروستکردنی پارک و بوارەکانی دیکە لە کەرکووک جێبەجێ بکرێت ئەمە ئێستا سەیر بکەیت چەند پارکی تازە لە کەرکووک کەوتونەتە باری جێبەجێکردن چەند پرد چەند ئەندەرپاس طبعاً ئەمە خشتەیەکی دوور و درێژەیە ئەمە ناتوانین ینی با بڵێن دەرفەتی ئەوە نیە لەسەرمە ڕوبەڕووبوونەوەی دیاردەی گەندەلی لەسەر بنەمای شەفافیت لە داهات و خەرجە گشتیەکان ئەمە طبعاً ئەمە کەوتتە باری جێبەجێکردنەوە بینیمان کە خاڵی دوامە کارکردن لەسەر بنەمای پاداش و سزا و پەرەپێدانی توانە کەسیەکان لە تەواوی دام و دەستگەکاندا ئەمە کەوتتە باری جێبەجێکردن خەڵک سزا دراوە خەڵک هەبووە لا دراوە لەسەر گەندەلی لەو شوێنە و خەڵکی شەیە پاداشت کراوە ئەمە لەلایەن ئیدارەی نوێوە ڕێگریکردن لە بەکارهێنانی دام و دەستگا حکوومیەکان بوو بەرژەوەندی کەسی و تایبەت و بنبڕکردنی دەستوەردانی حزبی ئێستا و دەستوەردانی حزبی لە ناو ئیدارەی کەرکووکدا نەماوە کار دەکەین بۆ دانانی ماستەر پلانێکی نوێ بۆ شار و شارچکەکانی پارێزگەکە و ڕێخستنی گەڕەکە تازە دروستکردەوەکان بە شێوەیەکی یاسایی بینیمان ئێستا چه حملەیەکی فراوان لە ڕووناکی لە قیرتاوکردن لە کۆنکرێتکردنی شەقامەکان لە ڕواندنی دار و درەخت لە دروستکردنی باخچەی بۆ ئەو شوێنانە ڕێگریکردن لە دەست بە سەردەگرتنی مڵک و ماڵی گشتی کە بە شێوەیەکی ناسایی دەست بە سەردەکرێت ئێستا حملەیەکی وافراوان هەیە بینیمان پارێزگاری کەرکووک بە چ شێوازێک کەواتە لە ڕووی ئیداریەوە ئەتوانین بڵێن ئەو بەڵێنانێک کە داومانە بەپی ئەم خاڵانێک کە لای منە 100% بەڵێنەکان جێبەجێ بوون لە ڕووی کەرتی ئەمنیەوە ڕێگریکردن لەو عقلیەتەی کە هەوڵی سەر لە نوێ تعریبکردنی کەرکووک دەدەن لە ڕێی گوشارەکانی ئەمنیاوە وکە دەیانێت دەست بەمە بەست دەتەوێت ئەوە بخوێنیتەوە بەرنامە ئەمە بڵێن ینی ئەمە بەرنامە ئێمە بۆ جێبەجێمان کرد بەڵام بوو نمونە حیزبەکانی تر باسی چی دەکەن لە کەرکووک ناچارن دێن باسی ئێرەکە مەسەن هەندێک خاڵی گرنگ کە ئەگەر مەجال هەبێ بۆە بێ هەوڵدان بوو نەهێشتنی هزری تونتڕەوی و توندوتیژی و تیرروستانی داعش و هاوبیر و هاوشەکانم کار دەکەن بۆ ڕێگیرکردن لە هەر لایەنێکی سیاسی کە بوو مەرامێکی تایبەتی حیزبایەتی هەوڵی ئالوزکردنی دۆخی کەرکووک بدات و بربەست و تەگەرە لە بەردەم ئاسایکردنەوەی دۆخی کەرکووک ئەمەمان جێبەجێ کردووە هەوڵدان بوو ئەوەی ئەرکی پاراستنی ناوشەر تەنها بە پۆلیس و هێزە ناوخۆیەکانی شارەکە بسپێرێ ئەمە جێبەجێمان کردووە لە ڕووی ئەمنیامە دێ مەسەلەی کەرتی ژینگە بزانە کەرتی ژینگە گرنگیدان بە کەرتی ژینگە پارێزی و ئەنجامدانی هەڵمەتی پاکردنەوەی شارەکە و ڕواندنی دار و درەخت و زیادکردنی باخچە و سەوزەلە طبعاً یەکەم
حملەی پاکردنەوەی شار ئەمە سەداسەد جێبەجێکرەوە و دەست بە هەڵمەتێکی دوام ڕواندنی نەمام و دار و درەخت پاشان دروستکردنی باخچە و زیادکردنی سەوزایی ئەم خاڵەت سەداسەد کەوتوتە باری جێبەجێکردنەوە و ئێستا لەسەر ئاستی حکوومەتی فیدرال کەرکووک پاکترین شاری عێراق و پێشتر پێش ساڵ و نیوێک لەمەوبەر بەشێک لە میدیایی کوردستان نیوەی بەرنمەکانی خوان تەرخان کردبوو لەسەر پیس و پۆخلی ناوشاری ئێستا بەرنمەکان تەرخان کردو بۆ پاکخاوێنی بەداخەوە دابینکردنی پێداویستیان مرۆڤی لوجستیەکانی تایبەت بە کوکردنەوە و لە ناوبردننی زبل و خاشاکی شارەکە بە شێوەیەکی گونجاو ئەمە طبعاً لە مەرحەلەی دوای ئەوە هەوڵیاندا بە پێداویستە لوجستیەکانی فراوان دابینکراونیانی پێویست دابینکران بۆ ڕاگررتنی پاک و خاوێنی پاراستنی ئاسایشی خۆراک و هاوردەکردنی بە سیستمێکی نوێی کوالیتی کۆنتترۆل کۆنتترۆلکردنی سیستمی هێنانی دەرمان و پەیڕەوکردنی هاوتاکردنی نرخی دەرمان کار دەکەین بۆ ئەوەی بنکەی تەندروستی لە دێهاتەکان بکرێتەوە ئەمە تاواتی ئەمە جێبەجێ نەبە ئەم خاڵە بەڵام تو سەیری خاڵەکانی دەربکە هەر هەمویان جێبەجێکرانی ئەم با بڵێن لە بواری ژینگەی ئەتوانین بڵێن لە سەدان وەت جێبەجێکرا ئەو بەڵێنانەی وعدانەی کایمە بە ئەمەکو نمونەیەکێنەوە یەک خاڵماوە یەک خاڵ لە بواری پیشەسازی و زەتەبان کۆمەڵێک خاڵن هەموو ژۆ بیپی دێتە کەرکووک مەسەلەن ئەوە بەڵێ مەسەلەن بۆ یەکەم جارە کە بەرهەمێنانی بنزینی محەسەن لەوێ بە شێوازێک بەرهەمیان هێنەوە بۆ لە مێژووی کەرکووکە بۆ یەکەم جارەکەم جۆرە بنزینە کە بەشی کەرکووک و شارەکانی دیکە بدرێت تەبان نەما وا دەکە کە ئێمە هەندێک خاڵی تایە کە باسیەوە دەکات کەمکردنەوەی ڕێژەی بێکاری ئەوانە یعنی ئێمە کە بین ئەم خاڵانە هەمویان ورد بکەینەوە و قسەی لەسەر بکەین هەموو ڕۆژێ ئەتوانین یەک بابەت ببێتە بابەتی سەرکی قسە لەسەر بکەم و بانگەشە بڵێ ئەمە ئادەماندەوە ئەماوان جێبەجێکرا بەڵام ئەمە خەڵکی هەستی پێکردو بۆ بەرچاوی خەڵکی کرد بەڵام لایەنەکانی دیکە بەردەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە یەک خاڵیشتن جێبەجێ نەکردووە لەو بەڵێنانەی یان لەو خاڵانی کە لە بەرنامەی ئەواندا بووە لەبەر ئەوان دێن چی دەکەن دێن باسی هەرێمی کوردستان دەکەن و هەندێک شت بە ئێمە ئەفرۆشن و هەندێک جار بوختان دەکەن یان زمانێکی زبر ڕامانەکێشن هەندێکشی تر ئێمە بووە بۆچی ئێمە بێن بە یعنی بە زمانێکی تند و بەو شێوازە قسە بکەین ئێمە دێن باسی دەستکەوتەکانی خۆمان دەکەین مەسەلەن پەیامەکەی سەرک باوەڵ تاڵەوانی هەڵەبجە بوو نمونە ئێمە بوو ینی بێن باسی هەندێکشی تر بکەین کاک باوڵ زۆر بە ڕۆشنی باسی کرد لە ساڵی 1990 بیرروکەی بە پارێزگاکردنی هەڵەبجە بیرروکەی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەردەستی سەرک مام جەلال بووە ئێمە دێن باسی ئەمە دەکەین و جگە لەوە دێن باسیەوەشکن کە دوجار بە فەرمی کە بە ئیمزای سەر و کومار هەڵەبچە بوو بە پارێزگار باسی ئەم شتانە دەکەین و جگە لەمە مەسەلەن پێش دوو مانگێک سەر و کومار کە سەردانی جەنابی کاک دکتۆرەتیف سەردانی هەڵەبچەی کرد کۆمەڵێک پێداویستی بۆ ئەو شارە دابین کرد بۆ شارەوانی بۆ زانکو بۆ هەندێک دام و دەستگەکانی دیکە ئێمە نامانێ ینی بەڵام ئێمە دێن مەسەن باسی هەڵەبچە دەکەین کە هەڵەبچە بوو نمونە زۆر جا مەساڵێن هەڵەبچە بە ناوعێک بازەکەن وەکووە ینی شارێکی زۆر وێران بێت ئێمە دێین مەسەلەن هەڵەبچە بەراورد ئەەکەین بەکوێ بە زاخۆ کە ئێستا پردی دەلال پیشان دەدەن وا پیشەنەوەکەوەیە وەک کۆرنیشکردنی چەند کیلومترێک لە دەوروبەری پرداوە وەکوی تر زاخۆ ببێتە بەهشت ئێمە لە هەڵەبچە یەک دوو دێک زۆر شوێنەکان سەختەوە کە جادەی قیر بوویان نەگەشت بێ بەڵام تۆ بڕۆ لە هەڵەبچە بۆ زاخۆ چەند دێ سەدان دێی دەڤەری زاخۆ گڵۆپێکی لێ نییە قوتابخانەیەکی لێ نییە بستێک قێری لێ نییە تر لێ نیە هەندێکیان هەر بەهۆی وەزی ئەمنی و ئەوە با من ئەوە تەوزیف بکەم لەوەی لەسەر باشە پارتی ئێستا پارتی دموکراتی کوردستان بەکردنەوەی جادە مەسەلەن ئێستاوانی براز کردووە بەکردنەوەی باخچە و پارک و ئاڵێ ئەمە بە خزمەت وەڵامە دەینەوە یەکێتی ئەوانەی پێ ناکرێت
هەر بەڕاستی منافەسەکە لەو ئاستێکی چێتی ئەوی پێ ناکرێ و پارتی ینی تەعاان مۆک و ڕۆژ نابەنووس ئەگەر جادەیەک لە کوردستان کەسمە مەسەلەن چوومەتە باکووری کوردستان چوومەتە ڕۆژهڵاتی کوردستان جادە و بانەکانم بینیەوە دڵم پێ خۆش بێت چ زای بێت دهۆک و زاخۆ و لێر ئەمە ڕەنگە ئەکیدم بۆ جەنابیشت وایە بۆم بینەرێک وایە بەڵام ئایا من ملانێکەتان ئەوەیە کە پارتی ئاها دەستی کراوەیە بۆ پرۆژە و یەکێتیش ئاوا دەستەوەستانە مەسەن حتا تو لە ڕێکیان بەرامبەر دوو سایدێکدانا بوو والله کاکزانە وێنەی ئەو شوێنانە بە جوانی پیشانەدەن نەدراوە بە جوانی پیشان ئەدەن وێنەکە جوانە ئیشەکە بەڵام ئیشەکە ئەگەر تو بێت بەراورد بکەیت بوو نمونە هەرچەندە بەلای منیشەوە هەمووی ئەیمە ناڵێن یەک حکوومەتە ئەیمە ناڵێن ئەمە حکوومەتی هەرێمی کوردستانە کابێ حکوومەتی هەرێمی کوردستان بەرپرسیارە لە بەرامبەر هەموو هەرێمی کوردستان بەڵام ئەگەر هەر بین و بڕیارەوە جیا بکەینەوە ئەمە خۆیان جیا دەکەنە کابێ خۆیان ئەو قسەیە یعنی ئەمەی کاڵێن دوو ئیدارێ کابێ خۆیان دەستی تایەتی ینی بەرنمەکەی ئەوانە نەک زۆرجە گلەی لێمە دەکەن مادەم دێن جیا دەکەنەوە بەم شێوازە و ئەبێت و بێ قسە لەسەر ڕقم ژمارە بکەیت هەرچەندە خزمەتکردن تەنها دروستکردنی جادە نییە یان خزمەتکردن تەنها دروستکردنی باڵەخانە نییە کە بە پارەی بازرگانەکان دروست کرابن لە هەولێر بیان لە هەر شارێکی تر بێن بەڵام ئەگەر بین ئەوەش بێ ئەگەر بین بەست قسە لەسەر جادە بکەین ئایا ئەم ساڵ جادە زیاتر لە سنووری مادەم جیاکراوەتە سنووری دەڤەری ژێر دەسەڵاتی یەکێتی زیاتر دروست کراون یان لە ژێر دەسەڵاتی پارتی ئەوانەڵێ نێ بە ئاخرت بێ ئەگەر ژمارە بخێنە ڕوو واناڵێن بەس ئەگەر وێنە پیشان بدرێ بەڵێ وێنەی ئەوان جوانتر بە درۆن و بە مەراسیمێکی گەورە و بە هێنانی تیمێکی فراوانی ئەعلامی و کۆمەڵێک خەڵکی دیکای تر قسە لەسەرکردن و ئەوانە بەڵێ وا دەڕێکێ بەڵام بۆ نمونە تو دێت جادەی نێوان کەلار و دەربەندی خان زیاترە بەقەی هەر هەموو ئەو شوێنانەی کاوان کردوانە چکەوان ئەو با بڵێن ئەوەی منتەقەی گۆمەسپان و منتەقەی لالش تەواو کراون ئەوەی ترێشتا تەواو نەبوو ئەوەی کە لە نێوان هەولێر کۆیە گۆمەسپان کەس نەزان بڵێ ئەمە تۆ حساب بکەیت ئەمە نزیکەی 40 کیلومترە لە کەلارە بوو دەروەندی خان بڕواکەی ئەو جادە جوانترە لەو جادەیەکاوم پیشانەدەن بەڵام ئێمە باوڵێن لێرە بە جوانی وەکوان نان بەو شێوازە بە درونە هەر ئەو سیانزدە پرد دروست کراون لە کەلارەوە کە دێت بەرەو بۆ لای زەڕیان دێت سیانزدە پرد و ئێستا لە دەربەندی خانیشەوە بەرەو زەران جادەی دووسایت و پرۆژەیەکی استراتیژی و گرنگ ئیشی تیا دەکرێت ئەو گۆمەسپانە دەربەندەکەی ئەوێ ئەوە جوانترە یان دەربەندی ڕانیە کە پار تەواو بووە کامە جوانتر تەواو پێش ئەوان تەواو کرد جادەکەش کامە جوانترە جوانیەکە کامە جوانترە بەڵام ینی پێم خۆشە ململانەکە بێتەوە باشە ئەمە تەواو نەبوو بۆی سبەینی ئەوە نەبێت کیلومترەکان کۆ بکەنەوە بڵێن ئەمە زیاترە ئەی لە کەرکووکەوە تا دەگاتە بانی مەقان کە بریارە هێشتا زیاترش بێتە پێشەوە کە ئەو جادەیە بەو پانی و فراوانیە تەواو کراوە لە کەرکووکەوە بەرەو پردێ ئەمە بەو ئیدارە دەکرێت کە نوێنەرانی یەکێتی لەوێ نوێنەرانی کورد بەڵام یەکێتین تو مادەم تۆ حزباتی ئەەکەیتەوە ئێمەش بین ئەوە بکەین ڕاستە بەهۆی نەبوونی پارە و فەرق و جیاوازیەوە پرۆژەی 100 مەترەکەی سلێمانی زۆر دواکەوتووە بەڵام لە چەند ڕۆژێکی ترە ئەو 20 کیلومترەکەت تەواو دەبێت وا بە جوانی و بە درۆنێکی بۆ بێنە سەیدا لەبەر ئەوە یعنی خۆ ناکرێمە یعنی بە ئەم شتانە ئەبێم ئەمە مڵکی گشتیە و باش دەڵێن ئەوەی لە کەلار و ئەوەی لە سلێمانی و ئەوەی لە ڕانیا و ئەوەی ئێستا لە دوکان خەڵەکان جێبەجێ دەکرێن ئەو پرۆژەی گرنگی هەمووی هەرێمی کوردستان و ئەمە بەناوی حکوومەتەوە ئەبێ باوا بکەین یعنی بوو بانگەشە دێین کە هەڵبژاردنەکە بوو بەغدایە بوو بەغدایە بێ بڵێن لە بەغدا دەورمان چییە بەرنامەمان چی بووە چیمان کردووە و بە تەمان چی بکەین ئەبێ قسە لەسەرەوە بێ بەڵام تو دێت کە باسیام شتانە دەکەین دووبارەی دەکەمە سەرەڕای ئەمەی کە بڵێن ئەمەدا ئەم بەم شێوازە پرۆسەی قیرتاوکردن لە سنووری ئێمەش جێبەجێ کرا ئەم ساڵ
و بە تەکید و بە کیلومتر کۆ بکەنەوە ئەوەی سلێمانی و کەرکووک زیاترە لەو خەریکی ئەم پرسیارێکەوە پارک و ئەوانەش ئەم پارکیش دەکەن مەسەڵ لە زاخۆ لە پێم خۆشەوە بکەم بەڵام با تیمێک بێنم بچین کەلار و زاخۆ پارکەکان باخچەکان کۆ بکەنەوە بزان کامە زیاترن تو ئەبێت ئەم گرنگی بە ژمارە با سلێمانی و هەولێر بێن پارکەکان کۆ بکەنە پارکی کام شار زیاترن یعنی هەندێک شت هەیە بڕواکەی لە هەموو شتێک ئەوان دوای ئێمە دەستیان پێ کردووە ئێستا ئەوەی گۆ مەسپان ناڵێن ئەوە دەستکەوتێکی وایەوە بوو ئەی ئەمە چەند ساڵە خۆ یەکێتی ڕێگر نەبووە لەوێ خۆ پارە بە دەستێکی تیوە نەبووە بڵێن وڵایەکێتی نەهێشتووە پارە بچێ بۆەوەی جادەی گۆمەسپان تەواو نەبێ یان جادەی لالش تەواو نەبێ ئەو شوێنانە پێم خۆشە مەسەلەن کۆڕژکردنی دەوروبەری بردی دالان بەڵام ئایا ئەمە توانێتی کێشەی هەژاری لە زاخ و کەم بکاتەوە کێشەی بێکاری لە زاخ و کەم بکاتەوە کێشەی ئاوارەبوونی دەیان هەزار هاوڵەتی دێهاتەکانی ئەو دەڤەرە چارەسەر بکات کێشەی ئەوە چارەسەر بکە کە بەشێک پارەی گومرکی برایم خەلیل بوو خەڵکی زاخۆ تەرخان بکرێت بە تەکید نەخێر جگە لەمە دەگەڕێنەوە بۆەوەی ئایا خزمەتکردن تەنها ڕێگە و بانە ئەی ئەگەر مادەم وا لێ هات ماڵی خۆمان جیا بکەینەوە ئێبا بێن بزانین لە هەولێر و دهۆک کەرتی تەندروستی لە چه ئاستێکە و کەرتی تەندروستی لە سلێمانی و ئەم دەڤەرە لە چه ئاستێکدایە سلێمانی لەسەر ئاستی عێراق خۆمان ڕقەممان کۆ نەکردو ئەمە عێراقەوەڵ ئەمە ڕێکخراوانی دەوڵەتەکان وا دەڵێن سلێمانی لە بواری کەرتی تەندروستیە لەسەر ئاستی عێراق و هەرێمی کوردستان یەکەمە ژیانی هاوڵاتیان لە ڕووی تەندروستیە گرنگترە یان جادە گرنگە بەڵام ژیانی خۆتو هەموو شتێک لە پێناو ژیانی ئینسانە کابێ مەسەل من ئەمڕۆ سرودێکیوانە بیناڵێ لە تەندروستیە کەمی دەوەرە بەڵگەیەکمان بخانە ڕۆ لە چێ بوارێکی تەندروستیە یەکەمن دێین بواری هەندێک پرۆژە هەبێت کە لەماوەی ڕابردووبەوەی ململانیانی کە لە سلێمانی هەبووە سەیدا بۆ نوناوی چەمچەماڵە و ڕێگای ڕانیەش نا ینی بێستانە دووکانە ئەوەی دەربەندی خان تاخیر بووە و چەند دووسێ پرۆژەیە مەسەلەن زۆر ئەوە دواکەوتنەکەی حەق بوو لە کات خۆی زۆر گەورەکرا دوو هوکاری سەرەکیا بوون یەکەم بەسەلەی پارە لە هەولێرەوە دێت کە پارە نێری بەڕێکخرا بە کۆمپانیەکان بدرێت کۆمپانیا ئیشی خۆی لە کاتی دیێرە حافزی هەڵەبجە لێرە بوو خبرێکی ناخۆشیان داومەتێ ئەڵێن پارە ڕاوگرە بۆ کۆمپانیاکان ئەڵێ مقاول دێتە سەر مەڵێ کاکە کوا پارەکە دووەم یعنی شێوازی جوگرافی هەولێر و دەوروبەری تەختە لێوان هەولێر و شوێنێکی تەختە تۆ شوێنێکی بەسەلەن دەربەندی خان ئێستا شاخە ئەو جادەی کە دروست دەکرێت دەربەندی خان بەرەو زەراندی هەمووی شاخە دوکان هەروایە مەسەلەی تو لەوێوە ئەچی بوو تا کەلار هەمووی گردی بەرز و شاخواوانن سیانزە پر دروست کراون لێدە بەڵام لەو سنوورەی تر پێویستی بەوە نابێت تو ئێستا دەی دوکان بەرەو خەڵەکانە چی تو شاخ ئەبێ جادە لە شاخە دروست بکەیت فەرقا لەگەڵ شوێنێکی کە تەخت بێ ئەمە هوکاری سەرەکین بەڵام دێینەوە مەسەلەن تو دێی مادەم خزمەتە وەر باسی زانستی بکرێ ئێم و دو هەفتە نابێت سلێمانی زانکۆی سلێمانی لەسەر ئاستی عێراق ینی کاڵێن عێراق ینی بە هەرێمی کوردستانەوە ئەمە دووەم ساڵە یەکەمە کەوابێ ڕاستە پارە ئەتوانی هەندێک شت بکە بەڵام هەندێک شتی تر بە پارە نییە تەندروستی بە پلان و بە بەرنامە و بە سیاسەتی تایبەت بە تەندروستیە ئێمە لەمەدا سەرکەوتوین پارە کەم بوو بۆ ئێرە بەڵام پلانمان باش بوو بووە سلێمانی لە تەندروستیە یەکەمە پارە کەم بووە بۆ زانکۆی سلێمانی بەڵام پلانێکی زانستیانە و سەرکەوتوانە بکە سلێمانی ئەمە 2 ساڵە بەسەرێکەوە لەسەر ئاستی عێراقا دەبێتە یەکەمە زانکۆی پۆلەتەکنیکی سلێمانیش لەسەر ئاستی هەرێمی کوردستان پێشەنگە ئەمە پلانەوە دەکەن نەک پارە یعنی کەوادە با لەولا پارە هەبێ بەڵام پارە ناتوانێت زانست پێش بخات ئەمە ینی لە بواری دیکەدا زۆرن لە بواری نازان پیشە سازیە چێکا بێ ئەگەر ئێمە بڵێن لە بواری خزمەتکردن بەڵام برادرانی پارتی ئەڵێن خەڵکی سلێمانی پارتی تاقیکەنەوە بۆی خزمەتتان بکرێ ئێوە سلێمانیتان کاول کردووە
ئەگەر وەکوتم بەوێ پیشاندانی وێنە زۆر بە جوانی وێنە پیشان دەدەن بەڵام وڵی لە نەوەڕووکە ینی ئەبێت و بێت پشت بە داتا ئێستاوا لە خەڵک گاندراوە سەیدا کە سلێمانی پارکێکی لێ نیە هەر سارەکەت بیتە دەرەوە بە پێشی بکەیتەوە پڕێتی لە تاسە ئێستا دوێنەکە وایە ئەزانم وایە من جارێک سلێمانی پارچی زۆر جار بۆ ئەو قسەم کردووە ئێستا کەسێک لە ئامێدی بێ وا دەزانێ هەڵەبچە کاوڵە هەڕێک شانزەی سێ بەڵام تو ئەگەر کەسێک لە هەڵەبچە ینی سەیری ئامێ وازانێت ئامێدی بەهشتا بەڵام تو ناتوانانی 5 کیلومتر لە ئامێدی دوور بکەویتەوە و لە سەدا نوەتی دێهاتەکانی دەوروبەری ئامێدی سەر بە ئامێدی چۆڵ و وێرانن ینی مەسەرێن من زۆر جا قسەم کرە با دووبارە بکەمە منتەقەی ئێمە کە پێڵێن نێروە ڕێک خۆشەڕێکە وەستاوە لەو سنووران 130 دێ نێروەی ڕێکانی دووسکی ژووری نهێلی و بەشێکی بەرواری دەکەونە ئەو بازنەوە ئێستا تقریبان 10 کیلومترێک جادە قیر کراوە 10 کیلومتر بۆ کۆی ئەو منتەقەی کە بازەکەم هەموو ڕۆژێ پیشان دەدەنوێنە کە زۆر جوانە و خەڵک ئەچێتە ئەوێ و ئەوە بێ وەکەوە بەما دەردی ئەو ناوچەیە دەرمان کرابێ سارەش کرابێ بەڵام ینی بڕوات بێت تا 10 ساڵی تر ئیش بکەن لە سنوور مەبەستم دێهاتەکانە 10 ساڵی تر ناتوانن بەقەی ئەمەی سنووری هەڵەبچە و سلێمانی وەکو دێهات باسەکەم چونکە کەم دێ هەیە لەم سنوورە کارەبای لێ نەبێ قیرتاو نەکرابێ ئەو دێهاتەنێک کە خەڵکی لێە مەسەلەی مزگەوتە مەسەلەی قوتابخانە مەسەلەی بنکەی تەندروستیە ئەزانی پێویستیان بە چەند قیرە هەربوون وونە قیر ئەوان جادەی ڕیسیان بەدەستەوەیە بە تەئکید دەتوانن بەو پارەی لەبەردەستیانە جادەی ڕیسی جوانتری کەن ئاوادانتری کەن بەڵام خۆتۆ کوردستان هەر جادەی ڕیسی نیە لە نێوان پارێزگە و قەزاکاندا لەبەرەوە سلێمانی ئەو داهاتێک کە بووی دێت ئەبێ خەرج بکە بوو کۆی پارێزگەکان بۆ دێهاتەکان بۆ ناحیەکان قەزاکان و مەرکەزی پارێزگە هەمووی ئاوادانە ئەوان ئاوادان نییە لەبەرەوە تۆ ئەوان مەرحەلەی ئاوادانی نابێ بڵێن ئێمە پێش شوێنەکانتر لە ئاوادانی چکە هێشتا دەستی ئاوادانی لە سنوورەوە نەگەشتە زۆر شوێن ئەمە حقیقەتە خۆتۆ ئەبێ پێ دوای بەشێکی بۆ بەرچاوی ڕاگەاندن بوو ئەوان دەکەن بۆ ئەوان دەڵێن بۆ ئەوەی کاریگەری لەسەر دەنگدەر و ئەوا بکەن مەسەر من ئەمە ڕۆژ لە سوشال میدیا شتێکم بینی ئەڵێن زاخۆ هیچ شوێنێک نەماوە کە قیرتاو نەکرابێ گەڕێکێک پیشان دەدە ناوی گەڕێکی پێشمەرگە کە بینیم هیچەوە نەکرد هاوڵاتی خوان ئەڵێن کاکە معلوماتی ناڕاست بڵاو مەکەنە وەرن گەڕێکی ئێمە قیرتاو بکەن ئەو جا بڵێن زاخۆ هەمووی قیرتاو ئەمە لە ناو مەرکەزی قەزاکایە بەم شێوازان باش پێم خۆشە من لانێکە هەموو هەڵبژارنێک بێتە خزمەت گوزاری بەڵام پارتی دموکراتی کوردستان نەڵێ ئێمەش توی موچەمان موچەش بەدەستی ئێمە ئێمەش نەبی موچەش نابێتێتی موچەشی بۆ دابین ناکرێت ئێوەی زڵڵێکتان نەبوو تەنانەت لە موچەش سەیدا ئەزانی خۆی ئەم شتانە با وەزارەتی دارایی ئێمە جیا بکەن ئەو جام قسانە بکەن لەسەر پارە کەی وەزارەتی دارایی جا کرایە بڵێن ئەمە وەزارەتی دارایی ناوچەی سەوزە ئەو کاتە بڵێن وڵە ئێوە بەڵام کە پارە یەک خەزێنە بێ ئەو خەزێنەش لەژێر وایە حقیقەتەکە لەژێر دەسەڵاتیاندا بێ نابێەوە بڵێن ئەم پارە بێ پارە ئەوەی کە باسی 120 ملیارەکە دەکەن هەموو جارێک سلێمانی تر بە هەر شێوازێک بێ پێش ئەوان دابینیان کردو ئەڵێ ئەمە پارێک بەشی ئێمە ئامادەیە بۆی بنێرن بوو بەغدا بەداخە خوزگەوە نەبووە ینی بەم شێوازە نەبێ بەڵام من دووارەی دەکەمەوە ئەگەر ئەم شتانە هەمووان لێ جیا بکەنەوە ئەی بووە ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بێ یان ئەگەر هەموو شتێک ئەمەی حکوومەت کە بکری بوویەک حەزب بێ ئەی چۆن ئەڵێن حکوومەتێکی بنکە فراوان ئەی بوو گلەی لێمەکە کامانەوە ڕێڕەوی حکومڕانی ئەبێ ڕاست بکرێتە ئەم حکوومەتە حکوومەتێک نییە کە ینی هەموو لایەنەکان هەست بکەن کە شەریکێکی حەقیقین ئەڵێن نەخێوانی ئێوە شەریکن وە سەلماندیان کە بەڕاستی یعنی وانە ینی باڵێن ئەم لایەنانەی کە بەشدار ئمە بەشدارین شەریکێکی ڕاستەکەە بۆ نمونە یەک وەزیرە ئەی باشە کە ئەم پرۆژانە هەمووی یەک لایەن کردبێ وەزیری ئەو وەزارەتە سەر بە ئەوان نییە بردۆ بۆ ئەی باشە دەوری ینی ئەمە تو دێت ئەمە ینی ئەبێ گومان دروستەکەی لەسەر ئەم حکوومەتەکە
با لایەنێک حزبێک بەشداریش بکە بەڵام دەسەڵاتی پێ نادرێ خێرە وەزیرێکە بۆ وەزیرێک بتوانێت پرۆژەیەک لەو سنوورە تەواو بکە بەڵام لێرە تاوانە بێ یەک وەزیرە وەسەر بەخۆشیانش نییە کە بڵێن وەڵامە سەر بە ئەوانەکە بێ مەسەلەن ئەم وەزیرە لەوێ دەسەڵاتی نییە یعنی وەزیریش ناچارە ئەبێ جۆرێک لە تەمسیل بکە بڵێ من وەزیری هەرێمی کوردستان بەڵام لە حەقیقەت دەوانە لەبەرەوە دەرکەوت کە وەزیری وا بڵێنی ئاوادانی لەولا بە کەساتێک بێ لەم لە کەساتێکی تر بێ لەولا داهاتی لەبەر دەست بێ لەم لە داهاتی لەبەر دەست نەبێت لەولا بتوانێت جادە لە ماوەی دیاریکراوی خۆی دەتاو بکە لەم لە ئەوەنە بێ خۆیەکێتی ناچێ ڕێگری لە وەزیری ئاوادانکردنەوە بکە بڵێ تو نابێ ئەمە بکەیت بە ئاکسەوە یعنی ئەوەندەی یەکێتی پارە لە کادری خۆی ئەبڕێ بۆ پرۆژەی حکومی و بۆ سێکتەرە جیاوازیەکانی حکوومەت خەرج دەکەنی بۆ نمونە زۆر شێوانێ بۆ نمونە ئێستا ڕزگاری کە بۆتە قەزا ئال لە ئێستادا دە پرۆژەی گرنگ لە قەزای ڕزگاری بە پارەی یەکێتی جێبەجێ دەکرێت و زۆر جار لەم سلێمانیا پارەیان بڕێوە بۆی پارکەکان وشک ببن هەگەر هەدەفەکە ئەوانش نەبێ بەڵام وا دەردەکەوێت ینی پارەی دەبێتە سەروبەندی ئەبێ ئەو بکڕن بۆ پارکەکانی سلێمانی پڕێکە ئەو ماوەیە پارە نایەت ئێنایەت تو یەکێتی بۆی شار وشک نەبێ دار و درەخت وشک نەبن ناچاری بچی قەرز بکەیت بە هەر وەسیلەیەک بێ پارە بوو پارکەکان دەست بکەیت لە پڕێکاڵێن ئەمە ئەم حاڵەتە لە هەولێر و دووک ڕوونادا بەس بۆ سلێمانی ڕوادا لە پڕێکاڵێن پارەی کۆمپانیەکانی ئەوەی کە شار پاک دەکەن و ڕاگررتنی پاکۆخانی پارە نایە ئێکە پارەیە کۆمپانیاش سەدانن یان هەزاران نازان بەڵام ڕێژێکی زۆرن لەو کرێکارانەی کە لە سنوو مرکزی محافزە و قەزا و نەحیەکانیش دەکەن کە پارە نات بۆ کۆمپانیاش ناتوانێت پارەی کرێکارەکان بدا ئیشەکە دەوەستێن یەکێتی ناچارە ئەبێ ئەمە چارەسەر بکە مەسەلەن نەخۆشخانەیەکی وەکو نەخۆشخانەی هیوا کە زۆر جار وا بڵاو دەکەنەوەڵێ ڕێژەی نەخۆشی شێرپەنجە زۆرە زۆرە بەڵام ئەمانەی چێن ئەمانە لە شارەکانی تر عێراقەوە دێن ئەمانە لە هەولێر و لە دووکەوە دێنە ئێرە و خەڵکی سلێمانیشی و دەوروبەریشی تایە بووە مان زیاتر ڕوو دەکەن ئێرە لەبەر ئەوەی ئەم وەکوتم کەرتی تەندروستی لە کەرتێکی سەرکەوتووە بەڵام لە پڕێکە دەبینین پێداویستەکان دەرمان و پێداویستەکانی تەندروستی ئەو بوارە نامێنێ حکوومەت خۆی ناکە بە خاوانی باشە بەڵام ناچارە بێ یەکێتی هەوڵ بدا ئەم پێداویستیانە دابین بکە باشە بەڵام پارتی دموکرات کوردستان دەڵێ لە ڕوئیای هاوبەشی وەرەقەی نووسینەوەی پێکەنانی حکوومەت وتومانە بێ کوردستان یەک کوردستان بێ ئێستا ئێوە نیە کوردستانەکەتان تێکدا ئەخر ئێوە نییە من باسی یەکەم ئەوان خۆیان وا دەکەن ئێستا ئەوانم خۆمە ئێمە یعنی پارە یەک پارەیە بەڵام لە ئیشکردن ئایکەم بە دوویشە پارە چوون یەک پارەیە ئەو پارەی کە لێرەیە هەمووی دەچێتە سەر یەک سەرچاوەی دارایی یعنی یەکێتی خۆی ناتوانێت تەحکم بەو پارەیە بکەن حکوومەت دەتوانێت پرسیاری موچەم کرد ئێوە ڕۆڵتان هەبوو لە چارە مەسەلەی موچە ینی هەموو خەڵکی کوردستان دەزانێت ئەوە سەرچاوە میدیایەکان دەزانن ئەوە نخبەی سیاسی دەزانێت نخبەی ڕۆشنبیری دەزانێت ینی ئەوەندەی سەرروکی حیزبەکەمان بوو بابەتی موچە سەردانی بەغدای کردبێ سەرروک باڵ تاالبانی ئەوەندە سەردانی بەغدای کردبێ سەرروکی هەموو حیزبەکانی کوردستان نیوەی کاک باڵ سەردانی بەغدا نەکرد نیوەی کاک باڵ و ئەوەندەی تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێم بە تایبەتی هەواڵ قوبا تاالبانی سەردانی بەغدای کردووە ئەگەر ئێمە بین وەکو سەرکردا باڵەکانی پارتی نیوەی کاک قوبات ئەوان سەردانی بەغدایان نەکردووە و ئەوەندەی گوێ لە یەکێتی دەگرێت لە بەغدا ئەوەندە گوێ لەوانی تر ناگرێت بۆ لەبەر ئەوەی ئێمە استراتیژەتێکی نەگۆڕمان هەیە ئەویش ئەوەیە کە ئێمە ینی پێمان وایە استراتیژەتی قۆڵایی استراتیژی هەرێم بوو چارەسەرین کێشەکان بەغدایە
ئێمە هەرووامان و تووە خۆشببختان ئەم دوایە خەریکە مانە پێمان خۆش بوو پێش 4 ڕۆژێک بەرز نێچیروان بارزانانی هەمان قسەی کرد پێمان خۆش بوو ینی پێش چەند ڕۆژێک مەسەرەن هەواڵ قوبات تاالبانی وتی بەهێزبوونی یەکێتی لە بەغدا بەهێزبوونی کووردە لە بەغدا و بەهێزبوونی هەرێمە دوێنێ دیسانە بەرز کاک نەچیروان هەمان قسەی کرد پێمان خۆش ئەم شتانە چکە جاران ینی سیاسەتی ئێمە هەر ئەمە بووە بەڵام ئایانوت عێراقچێتی و هەندێک جار تومەتی خراپیان دەخستا پاڵ یەکێتی بەڵام ئێستا کە ئەوان هەمان دیدگا و هەمان ڕوئیا و هەمان سیاسەتیان هەیە ئمەمان پێخۆشە کاوان وردە هاتنە سەر ڕای ئێمە ئەو کاتە ئەمانوت ئەبێ ئەم سیاسەتی نەوتی هەرێمە سیاسەتێکی تەندروست نییە ئەبێ ئەم نەوتا بکەوێتە خزمەت بەرژەوەندی گشتی بە شێوازێکی تر قسەیان بە ئێمانوت ئمە پێمان خۆش ئێستاوان هاتوونەتە سەر ڕای ئێمە کەوا بێست جیهانبینین ئێمە بۆ چارەسەرین کێشەکان نێوان هەرێم و بەغدا ئەوە درست و ڕاست دەرچوو ئێستا ئەوان هاتوونەتە سەر ڕێگای ئێمە و زۆر پێمان خۆشە بەڵام کە کات ئەمە سەر ئەگرێ ئەوە ناڵێن ئەمە سیاسەتی ئەوان بووە و ینی ئێمە پشتگیری ئەوانمان کردووە دەیکەنە دەستکەوتێک بۆ خۆیان و بە حملەیەکی علامی فراوان دەست پێ دەکەنەوە بێ بەڵام هەرچی بکەن ناتوان لە بەرچاوی جەماوەر ئەوە لە بەرچاوی جەماوەر بسڕنەوە کە ئەم موچەی کە چەند جارێکە بەسەرێکەوە هاتووە ئەوە دەوری یەکێتی بە تایبەتی دەوری سەرک باڵ تاالبانی بوو و بینیمان لە کۆبنەی ئەنجومەنی وەزیران بەرێ سوودانی چون سوپاسی سەرک باڵ تاالبانی کرد کە بە هەوڵ و جهودی ئەو لێک تێگەشتنێک دروست بوو و ئەو لێک تێگەشتنە هەرچەندە کەمێک دواکەوت ئەویش لە ڕووی ڕێکاری جێبەجێکردنی وردەکاریەکانی ئەو ڕێکەوتنێک کە لە نێوان هەرێم و بەغدا هاتوتە کایەوە ئێمە پێمان خۆش نییە ئەمانە بڵێن ئەم حیزبە ئەوەی کرد بەڵام ئەوان هەموو شتێک بە حیزبی دەکەن و لە حیزبیشە بە شخصی دەکەن و ئەمە وا دەکەن کە لایانی بەرامبەریش ناچار دەبێت ئێستا من ناچارم دێم ئەم شتانە وردی دەکەمەوە و جیا دەکەمەوە و ئەگەر هەروە بەردامن ئێمە دێن باسی پارکت کرد دێن پارکەکانی سلێمانی و شوێنەکانی تر دەیخەینە ڕوو پارکەکانی هەولێر و دووک دەخەینە ڕوو مەسەرەن کەم باسی سنووری جوگرافیم کرد یعنی بۆ لە دهۆک ئێساوان ئەڵێن لە هەولێر ئەوە 150 و نازانم چی ئەی بۆ لە دهۆک 150 دروست ناکەن لەبەر ئەوەی پێکاتەی سنووری جوگرافی گونجاو نییە ینی تۆ بیت ئایەمە بین ئایا جادەکانی زاخۆ بەقەی جادەکانی کەلارپانن نەخێر بۆ یان جادەکانی دۆک کە مرکزی محافزە بەقەی جادەکانی ناو کەلارپان و فراوانن نەخێر بۆ نییە لەبەر ئەوەی بێمە بین ئەم شتان بەم شێوازە باز بکەین ئەمە ینی ئەوان بەو شێوە باس ناکەن ئەوە بێ هەولێر ئەم ینی ئەو دیزانێک کە کۆن هەبووە لەبەرەوەی شارێکی تەختە لە سەردەمی ڕژێمە بەس جادەکانی هەولێر پانتر بوون لێ هەولێر و سلێمانی ئەوانی شاتون لەسەر ئەوە هەر درێژەی پێدەدان ئەسبینێ مەسەڵی 150 باشە خوا بێ ئەگەر یەکێتی بێ 150 دروست بکە لە سلێمانی ئەبێ لە سەر شاخی ئەزمر و گوێژە دروست بکە دوکانیان وەچێتەوە ئەمانە ئیتر تۆ ئەبێ ئەم شتەکەت و بێت وەکو مەواقع واقعی سەیری واقعی وەزعەکە بکەیت و پێکاتەی جوگرافی ئەو لە 200 متری هەیە سەیدا 100 متری هەیە لەو لای دهۆکەوەیە لە ناوەڕاستی دهۆکە ناتوانێت چی بدرێت کاچێتە نێوان بەرەو سێمێل و بۆ زاخۆ دەچێت ئەوێ تەختە لەوێ دروستیان کردووە بەڵام بین لە ناو دهۆکە وەکوتم جادەکانی ناو دهۆک نیوەی جادەکانی کەلارپان نین وایە گەربێتە ساوزایی ئەو سەوزای ئێستا لە کەلار هەیە هەر کەلار دێنی تۆ بنمونە ئەوەخر من بۆ ئاڵێم خۆ کەلاریش ئیدارە و مەسەلەن من مقارنەی کەلار لە هەندێک شتە لەگەڵ دهۆکە کەم نەک لەگەڵ زاخۆ لەگەڵ دهۆکە دەکەم ڕێژەی سەوزایی کەلار و ئەو دار و درەختانەی کە لە ناو کەلار ڕواندوانن بەرەوردی بکەیت لە مرکزی دهۆک و لە ناو مرکزی زاخۆ بە پێی قەبارەی شارەکە ی کەلار زیاترن
سیدا حەزمەکە دوور و درێژتر بێ و پێم خۆشە ململانەی حزبیش ببێتە خزمەتکردن بەڵام بەڕاستەقینەی نەک بە فەیک 5 کیلۆمەتر قیرکەی بڵێ دنیا من سوپاس دەکەم دەرفەتێکی باش بەگەر دو سەرنجی خۆت بڵێ وەڵام منی سپاسان دەکەم هیوادارین ئەم بانگەشە بانگەشێکی هێمنانە بێ و بە شێوازێک بێ کە دەنگدەران لە حاڵەتێکی دڵخۆشکەرە ڕوو بکەنە سندوقەکانی دەنگدان نەک کارێکی وا بکرێکە خەڵک بێزار ببێ و هیوادارم هەموو لایەنەکان پابەندی پامی سەرروکەکانی خوان بن ئێمە تا ئێستا لە ڕووی ئەعلامیاوە پابەندی پامی سەرک باوەڵ تاڵاوانی کە لەگەڵ پام بانگەشەیەکی هێمنانان و بەڵام بەداخەوەلایانی بەرامبەر تا ئێستا هەشت سەرکردەی پارتی پامی تون نابەجێ بەرامبەر بە یەکێتی پێچەوانەی پامەکەی جەنابی کاک مەسعود ئەوانە پامیانەوە کردووە و مەسلەی دڕاندنی وێنەی کاندیدەکانیش ئەمڕۆ بینیمان لە زاخۆ بە ئاشکرا لە ڕۆژی ڕۆناک جل و بەرگی پۆلیسیان لەبەردا لە چ وێنەی کاندیدەکانی ئێمە لاشی نادەم بڵێن بە خاوەنەکەی بڵێن ببانیان بە بارەگایەکی یەکێتی بڵێن بن ئەیدڕێنن لەسەر جادا پۆلیس ئەمە طبعاً ئەمە پێچەوانەی ئەو بانگەوازە شەوەی کاکاک مەسعود بە ئەندامەکانی خۆیان دەکات و ئێمە تا ئێستا پابەندین بەو پەیامەی کە لەلایەن قیادەی ئێمە و سەرروکی حیزبەکەمان ئاراستەی ئێمە کراوە ئمە پابەندین بەو سیاسەتەوە و زۆر سپاس دووبارە زۆر سپاس بۆ بەڕێز سەیدا لەتیف نێروەیی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس سەیداجە بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردنە بۆ لایەکتان ئەمانەتی خوای گەورە